لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز پیتەر سمیلەر شارەزای بواری وزە لە وارشەوە لەگەڵم دەبێت. بەڕێز پیتەر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ترامپ داوای هەناردەکردنەوەی نەوت یاریمی کوردستان لە عێراق دەکات. پێت وایە فشارەکانی ترامپ لەسەر عێراق تا چەندە لەسەرم بابەتە کاریگەر دەبن؟ You're speaking to me, Peter Sandler, PK? لەگەڵ منتانە؟ Yeah. I think we're seeing Trump is ئەوەی دەبینین ترامپ pushing for increased oil production everywhere ترامپ except شار دەکات Iran بۆی and Russia. بەرهەمهێنانی نەوت لە هەموو شوێنێک زیاد بکات جگەل لە ئێران و لە رووسیا. And هەمان the aim شێوە is to ئامانجی push oil prices to ترامپ ئەوەیە the price where it is نرخی نەوت profitable دابەزێت for Iran and Russia. بۆ ئەوەی ئێران و رووسیا قازانجێکی زۆری لێ نەکەن. دەبینین فشارەکەی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و بە هەمان شێوە ڤێنزوێلاش ئەمە دوایین پێشهاتە. ترامپ و کۆشکی سپی فشار دەکەن بۆ ئەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت لە جیهان دەبگاتە زۆرترین ئاست. باشە کەواتە ئەمریکا هەناردەی نەوتی هەرێمی کوردستانی بەلاوە گرنگە بۆ ڕاگررتنی هاوسەنگی لە بازاڕی وزەی جیهان؟ بەڵێ ئەمە ڕاستە. ئەمە زیان بە نەوتی ئازاد دەگەنێت چونکە نەوتی هەرێمی کوردستان بە بۆڕی نەدەفرۆشرا لە هەمان کاتیشدا ئێرانیش سوودمەند بوو کاتێک نەوتی کەرکووک بە قاچاق دەبردرایە ئێران عێراقیش ناتوانێت ئەو گازە دەربهێنێت ئەو گازە بفرۆشێت بۆیە ناچارە گاز لە ئێرانەوە هاوردە بکات. ئەمە بووەتە دوو ڕێگری لەلایەک نەوت لە ڕێگەی هێڵی بۆڕی نەوتی ناچێتە تورکیا لەلایەکی دیکەش بە قاچاق دەچێتە ئێران لە کەرکووکەوە ئەمەش وا دەکات داهات بۆ ڕژێمی ئێران نەبێت. بەپێی وتەی ڕۆیتێرز ئەوەی کە دۆناڵد ترامپ فشاری خستۆتە سەر عێراق بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەڕەشەی ئەوەش دەکات کە گەر ئەم پرۆسەیە دەست پێ نەکاتەوە سزای ئابووری هاوشێوەی ئێران بەسەر عێراقدا دەسەپێنێت. پێت وایە لە ژێر گوشارەکاندا عێراق پابەندی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەبێت یا ململانیەکان لە نێوان عێراق و ملیشیاکان و ئەمریکا بەردەوام دەبێت؟ بەڵێ کاریگەری دەبێت. ئەم ئیدارەیە ئیدارەی ترامپ پەیوەندی بازرگانی زۆر نزیکی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. بۆ نمونە هالی باربەر کە پێشتر سیناتۆری کۆماریەکان بووە پەیوەندی بازرگانی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان. هەروە لە با بڵین خانەوادەی هەند لە تێکساس کە کێڵگەیان هەیە لە کەرکووک ئەمە پەیوەندی بازرگانی دروست کردو لە نێوان بازرگانانی ئەمریکا و کۆماریەکانی ئەمریکا و ئیدارەی ئەمریکا. ئەمەش ماقوڵە دەبینین هێڵی بۆڕی نەوتی بکرێتەوە کارێکی تەواوە. حکوومەتی عێراق و بەغدا هەمیشە لەگەڵ ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان کێشەیان هەبووە. دەبینین ئەم جارە سزاکان کاریگەریان دەبێت بە دیاریکراوی دەستگەیاندن بە یەدەگی فیدرالی. ئەمە کاریگەری زۆری لەسەر بەغدا و حکوومەتی فیدراڵ. باشە بە تایبەتی لەگەڵ دەستپێکی جەنگی ڕووسیا و ئۆکرانیا ناهاوسەنگیەک لە بازاڕی وزەی جیهانیدا دروست بوو. هەرێمی کوردستانیش بەشێک لەو کاریگەریانەی بەرکەوت. بەڵام بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە بازاڕەکانی جیهاندا پێت وایە ئەتوانرێت جێگرەوەیەکی باش بێت نەوتی هەرێمی کوردستان و بڵێن جێ گرنگی ئەمریکا بێت لەو ڕوەوە کە ئەوێت هاوبەشەکانی دیکەی لەگەڵ هەرێمی کوردستان بەراورد بکات. زۆرێک لە ڕۆڵی دەبێت. ئەمە بەم زۆرە نییە کاریگەریەکی دیاری هەبێت یاخود وا بکات نرخی نەوت بگاتە ژێر $50 بۆ هەر بەرمیلێک بۆ $45. ئەمە لیبیا و ڤێنزوێلانەوە کاریگەریان دەبێت. سعودیاش بە هەمان شێوە دەبێت زۆرترین بەرهەمیان هەبێت. ئەمە کاریگەری لەسەر نرخی نەوت دەبێت نرخی دادەبەزێنێت. ڕژێمی رووسیا زیانی پێدەگات بەم بڕیارە وا دەکات
تێچووی بەرهەمێنانی بەرمیلێک نەوت زیاتر بێت لە قازانجەکەی ئەوەی ترەمپ دەیکات لێدوانەکانی وا دیارە کە نزیکە لە پوتین و رووسیا بەڵام لە هەمان کات دەبینین زۆرترین زیان بە رووسیا دەگەینێت ئەویش لە ڕێگەی کەمکردنەوەی نرخی نەوتە. ماوەیەک بەر لە ئێستاش ترەمپ ئەو سزایانەی ڕاگرت هەڵوەشانەوە سزایانی ڕاگرت کەوای دەکرد هەناردەی گازی ئێران بۆ عێراق بەردەوام بێت ئێستا هەناردەی گازی ئێران بۆ عێراق ڕاگیراوە و جارێکی دیکەش داوای سزادانی عێراق دەکات ئەگەر پابەندی ئەم بنەمایانە نەبێت. پێت وایە زیاتر لەوەی کە گوشاری سیاسی بەکار بهێنێت ترەمپ ئەوێت لە ڕێگەی وزەوە فشار بخاتە سەر عێراق و ئێران؟ زیاتر لە بێمانە کاتێک حکوومەتی عێراق دەبینین گاز لە ئێرانەوە هاوردە دەکات بۆ دابینکردنی بوزە بۆ کێڵگە یاخود وێزگەکانی کارەبا دەبینین ئەمڕۆ لە عێراق گازی سروشتی بەکاردێنن بۆ وێزگە کارەباییەکان. ئەمە بەشێکە لە وەبەرهێنانێکی عێراقی لە ژێرخانی خۆیدا کە چەند ساڵی ڕابردوو نەیتوانیە ئەم جۆرە وەبەرهێنانە بکات لە ڕێگەی هاوردەکردنی گازی ئێران یارمەتیدەرە بۆ ئێران بەڵام یارمەتیدەر نییە بۆ عێراق چونکە عێراق تا ئێستاش پشت بە وڵاتی دیکە دەبەستێت. ئەمە کاریگەریەکی باشی هەیە. دەبینن سەرۆکوەزیران پێشتر کە سەردانی واشنگتنی کرد ساڵی ڕابردوو کاتێک سەرۆکوەزیرانی عێراق سەردانی واشنگتنی کرد وەبەرهێنەرانی ئەمریکا بە باشی پێشوازیان لێ نەکرد. ئەمە شوا دەکات عێراق جارێکی دیکە دەرگاکانی خۆی بۆ وەبەرهێنەران بکاتەوە. ئەمە وڵاتێکە پێویستی بە وەبەرهێنەرە لەم کات. بەڵێ بەڕێز پیتەر سمێلەر شارەزای بواری وزە سپاس لە وارشەوە لەگەڵمان بووی.